ئەوش محەممەد سەلامیە پێشتر گفتوگۆمان هەبووە بەس ماوەیەکە یەکمان نەبینەوە بەخێر بێیت قوربانەوە کاک پشتیوانیان ماندوو نەبیت. ئەم ئێوارە بینیمان لە دوانی و ڕۆزێر بەرز بوو. بەڵێ چی وە کاربوو بەرزی کردەوە بۆی بینەران تۆ باش بەڕێزی پێ خۆشحاڵم پێشەم شتێک کاک پشتیوان سڵاو لە بینەرانی بەڕێز و ئەزیزی کورسات نیوزیش بێگومان دیارە کاک پشتیوان وەک بەڕێزی شت ئاگاداریت ئەم ئێوارەیە ئەم شەو کاتژمێرنەوە جارێکی تر ئینترست ڕیت یاخود هەمان سوودی بانکی ئەمریکا دیاریەکرێت دیدگا و تێڕوانینی ئەوەی کە بەئەگەرێکی زۆرەوە سایە 0.25 یاخود 25 خاڵی بنەڕەتی ئەکرێت سوودی بانکی دووبارە دابەزێت ئەم دیدگایە دروست دەکات کە وردە وردە زێر ئیترێ بە بەرز ببێتەوە بۆ ئەو کەسانێک کە لە بازاڕە داراییەکانە مامەڵاکەن بە تایبەت بانکەکان و هێش فەندەکان ئیتر لە بەرەبەیانی ئەو ڕۆژەوە کاتێک بە ڕێژەیەکی زۆر دڵنیان کە سووەکە دابەزێت دەستەکەن بکڕین واما توانین بڵین یەکێکە لە گرنگترین و هۆکارانەی کە زێر بەهاکی بەرز بۆتەوە واتە توانین بڵین هەواڵەکە ئێستا پرایس بووە بۆیە لە کاتی بڵاوبوونەوەی هەواڵەکە نابێت بڵین ئەبێت بەرزبوونەوەیکی کتوپڕی گەورە ڕووبات چکە خۆی خەریکەی کە ئێستا ئەوڕێدی پێش وەختە بەڵێ کاریگەری هەواڵەکەی دایە بەزێنن نرخی سوودی بانکی هیچ شتێک خۆ دەزانیت پێشبینی مطلق ناکرێت بەڵام بە ئەگەری 90 بۆ 95ەوە بڵێ 25 خاڵی بنەڕەتی لانی کەم دایە بەزێنێت باش ئەم دابەزینە کاتێتی یاخود جیرۆم پاڵ لە ژێر فشارە دەست بۆ دابەزاندنی هەبات کاک پشتیوان چەند خاڵێکی جەوهەری لە پشت ئەم پرۆسەیەوە مەوجودە بەشێکی ئەو زەختەیە کە لەسەرەتی کە پێشتری شەرخۆم و خۆت لێرە ئاماژەمان پێدا و گفتوگۆمان لەسەری کردووە بەشێکی تریشی بەڕاستی کۆمەڵێک ترامپ خۆ دەزانیت هەر ڕۆژە لەسەر هەوا و سازی خەریکە ئاڕەسێ جارێک ئەڵێت لەگەڵ چینیا من بەم جۆرە هەڵسوکەوتەکەم تویتێکەکە دوایواڵێ وڵا کەشەکە زۆر ئاساییە شتەکانمان دواخستووە بەجار ڕێکەوتنمان هەیە هیچ مشکلەیەک نییە و ئەمە تەنیا ئەم موشانەی کە ئێمە زۆر بە ئاسانی خەریکین لەسەر زارمانی ئەڵێن گۆڕانکاری زۆر گەورە دروستە بێت بۆ نمونە ئەوانەی کە لە کریپتۆکارنسیە بوون لە ماوەکانی ڕابردووە 90 ملیارد دۆلار لە کەمتر لە کاتژمێرەکە سێرەکەی لیکوی دەبێت بۆیە ئەم دابەزینە شتێکی پلان بۆ داڕێژراوە ئێمە ئەو سیستمەی کە ئەمریکا خۆی کاری پێکات بێگومان ئەیزانین وازانین بە چ شێوازێکە هەرە سەرەکی ترینی ئەوەیە کە لەسەر ئەو ساسە ئەمریکا کارەکات کە بە جۆرە لە جۆرەکان هاوسەنگی لە نێوان هەڵاوسان وارووا سوودی بانکیە دابنێت لە دوای سەردەمی کۆرۆناوە کە بە جددی کاریان لەسەرەوە کە سوودی بانکی بەرز بکەنەوە بۆ ئەو پارە زۆری خسپیانە ناو مارکێت بە جۆرە بیخەنەوەنەوە بانکەکان و هەڵاوسانە کۆنتترۆل بکەن ئێمە بۆ ماوەیەکی زۆر دابەزینی سوودی بانکیمان نەبینی لە ماوەکانی ڕابردوای تو وردە وردە پلان بۆەوە داڕژات کە سوودی بانکی کەم بکرێتەوانێ بۆی کە هەم کاش بچێتەوە ناو بازار هەمەوەیشی کە سەرمایە گوزار مەوجود ببێت بۆی بتوانن پرۆژەی گەورەتر لە وڵاتانی تر بێن ئینڤێست بکەن و سەرمایە گوزاری بکەن لە ئەمریکادا چەند تەوەری گرنگتر هەیە سوودی بانکی گرنگە بەڵام زۆر خاڵی گرنگتر هەیە کە ئیشەڵا لە درێژەی قسەکانمانە گفتوگوی لەسەرەکەین و باسی زۆر باش هەر با جارە مادام ناویم هێنا با لەسەر جیرۆم پاڵ بمێنینەوە ئەوەی کە زۆر جا باز لە لێهاتووی ئەو پیاوە کرێ لە بوارەکەی خۆیە کەسێکی تەواو شارەزایە بێگومان ترەمپ بۆ ڕقیلێتی بۆچی ئەوێ ئەم پیاوە لەم پۆستەیان نەمێنێت لە کاتێکا ماوەکەی ماوێتی ماوە دەستورێکی دروست ئەزانی کاک پشتیوان جیرۆم پاوڵ نەک پیاوێکی شارەزایە ئەبێت ئەمریکا بۆ مێژوو لە بیریا بمێنێتەوانێ ئەو پیاوە نەیهێشت 1922 تر دووارە بێتەوە نەیهێشت 2008 تر دووارە بێتەوە لەو سەردەمە قورسەی کۆرۆنایە ئەمریکای بەسەر پێهێشتەوە بەڕاستی وڵاتەکەی ڕزگار کرد بۆیە بە هیچ شێوەیەک ئەسە پێویست ناکە باس لەسەر زیرەکی و لێهاتووی ئەو پیاوە بکەین بەڕاستی بەنیسبەتەوەی کە ترامپ بۆیە وێلای بە ئێمە ئاگادارین کە ترامپ بەڕاستی زۆر بەرەو کریپتۆکارنسی ڕوات و ئەو قازانجشی کە لە ماوەیە کردوێتی زۆر زیاتر لەو پارەیە کە لە ماوەی 6 ساڵی ڕابردووە کەسابەتی کردووە پارەی پێیا کردووە و بە جۆرە لە جۆرەکان جیرۆم پاوڵ پیاوێکی زۆر داتامیحوەرە بە فاکت ئیشەکات کە زۆر ئەمە بە سەلیقەی ترامپ نییە ترامپ کەسێکە زیاتر ئیحساسیە و تەنیا بە وشەی گریت ئەمریکا ئەوەی کە هاواداری خۆیەتی ڕای گرتووە لە کاتێکە ئەکرێ بەشە لە سیاسەتەکانی بەو جۆرە نەبێت کە لە بەرژەوەندی ئەمریکا بێت بەڵام چونکە تاجرە زیاتر لە بەرژەوەندی گیرفانی خۆی خەریکە کارەکات جیرۆم پاوڵ بەربەستێکی گەورەیە بۆ کۆمەڵێک لەو هەنگاوانەی کە ترامپ ئێوێ بیکات هەروەکو چۆن 5 مانگە هاوارەکە لە سوی بانکی دابەزێت و جیرۆم پاوڵ تا خۆی نەگەیشت بۆ قەناعەتەوەنی و داتاکان پێمان دەڵێن نەبێت دایبەزێنین ئەو کاری ئەنجام نەدا بۆیە توانین بڵین بە جۆرە لە جۆرەکان زد و نەقیزە لەگەڵ ترامپیش دەسەڵاتی یەکەمە لە ئەمریکایە بێگومان حەزەکات ئەو نەبێت کەسێکی تر بێت وتمان شۆک نابینین ئەگەر لە حاڵەتێکا 25 خاڵیش دابەزێنین
بەرزبوونەوەی زۆر گەورە نابینین بەڵام تاکوێی بینین ئایا ئەو بەرزبوونەوانەی دوو هەفتەی ڕابردوو دووبارە ئەبینینەوە کاتە چوینە سەر زێر کاک پشتیوان زۆر حەزەکەم ئێمە تەورێکمان باس کرد لەسەر زی و ڤیددیۆکانی ماوەتەوانێ هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی چەند خولەکی کۆتایی بۆ زیودانم زۆر چاکە لە کورسار نیوس لە پیجەکانی هەیە لە پەڕی فەرمی خۆم و خۆت ئەو شتە مەوجودە بەڕاستی ئێمە بەدەر لەوەی کە لە 22 دلارە هاوارمان کردوە کە زیو بکرێت ئەو ڕۆژەش بەعانی یاشکە دوبارە پێکەوە بە بینەرانی بەڕێزی کورسار نیوزمان وتمان ئێستاش بە 37 خۆشەویست بکڕا کەەوەی سا بەڕێزت ئاماژە بە 48 دلاری 54شی بینیوە لەسەر زێر حەزەکەم هەنێک شت هەیە باسی بکەم بەڕاستی کاک پشتیوان ئەمە حەزەکەم ئەوەی کە ئێوێ سەرمایە گوزاری بکات لەسەر زێر بەدڵ گوێ لەم قسانە بگرێت و ئەم شرۆڤەیە کە پێکەوە خەریکین ئەنجامیین لە 4380 دلارە لە پلاتفۆرمەکانی خۆمان مەوجودە بەعانی ئاشکرا بە 3 ڤیددیۆی تێروتە سەر ئەڵێم ئەگەر زێرت کڕیوە لەسەر شاشە تکایە مامەڵەکەت داخ ئەگەر بە فیزیکیش کڕیوتە دابەزی نەکات بەڵام لی مەترسە کۆڕێکشنە خۆڕێککردنەوەیە تەبیعی باش ئێستا ئێمە و دابەزینە گەورەیەمان بینی سەرڕایەوەی کە لە تەنانەت لە زۆر شوێن لە زۆر میدیای تر لە 4380 دلارایی وت بکڕە فریوە تەنانەت لای ناوەندی فەرمیژەم قسەی کرد کە ئەمە هەڵەیە دوورە لە زانست حوبابێکی گەورە دروست بوو پێویستی بەتەقین باش ئێستا باشترین بژاردە بۆ ئێمە چییە لەسەر زێر سەرەتا ئەمەوێت باز لەو کەسانە بکەن کە بە فیزیکی یارەکەن دواتر زۆر بە کورتیش ئاماژە بەوانە بم کە لەسەر شاشە خەریکن مامەڵاکەن بۆ ئەوانەی کە بە فیزیکی ئەیانەوێت کڕین بکەن چەند خاڵێک هەیە ئاگاتان لی بێت بانکی ناوەندی ئوسترالیا بەعانی ئاشکرا کاک پشتیوان خەریکە دەڵێت داڕمانێک یاخود گۆڕانێکی گەورەی ئەم سیستمە ئابوووریەی ئەخود ئەم نیزامە ئابووری کە ئیستا هەیە بەڕێوەیە پێویستمان بە نیزامێکی نوێیە بە جۆرە لە جۆرەکان دوور کەوتنەوە لە دۆلار یاخود پارەی کاغەزی یان نزیک بوونەوە لە دراوە دیجیتالیەکان ناڵین چی و چۆن بەڵام بەس ئەکرێ هەر دۆلار بێت بەڵام هەر بە دیجیتالی کاری پێ بکەین کاغەز نەبێت واتە بە جۆرێک لە جۆرەکان ئەم بانکە گەورانە ئاماژە بە ئێمە ئەیەن ئەڵەن ڕاستە بریتن وودمان هەیە ڕاستە 72 وتمان ئەمە پێیوەستەکەین بەوە با نەوت بەم جۆرە بێت و با زێر پشتیوانی دۆلار نەبێت بەڵام ئەکرێ ئەمریکا خۆشی تا حدێک هاوڕا بێ لەسەرەوەی کە ئەم هاوکێشێ بگۆڕێ چونکە زۆر نەوانەی کە دژی ئەم بابەتن ئەم تەوزیحەم بۆ باس لە حاڵەتێکی لەم جۆرەیە کە نائارامیەک دروست ئەبێت ئێمە سەیف هێبنەکان مەوجودن ئەمان و زەمانەکانمان هەیە کە زی و زێر هەرە سەرەکیەکەیانە باشە پەناگە ئارامەکانمان هەیە دروستە لەم حاڵەتەیە باشترین بژاردە کڕینی زێرە پرسیارە جەوهەریەکە ئەمەیە باش ئاخر زێر ئەی لەکوێ بیکڕم من چۆن بیکڕم پێش هەموو شتێک ئەگەر باسی سەرمایه‌گوزاریەکەین ڕەحمەتت لێبێت ئەوە تا بەرز بۆتەوە کاک پشتیوان باسی سەرمایه‌گوزاریەکەین پێم سەیرە زۆر جارە بینیوسن کابرا ئەمڕۆ کڕیوێتی بۆ نمونە وای دابنێ سەرمایه‌دارە کیلۆیەک زێڕی کڕیوە مانگێک دابەزیوە وەڵڵی چل گەڵاڵە زەرەرە خۆشەویست مەگە تۆ باسی سەرمایه‌گوزاریەکەی دروست خۆ تۆ معاملە ناکەی تۆڕی من سەرمایه‌گوزاریم کردووە کاتەدا بەدەستەواژە دروستەکەی خۆی ئەڵێن لە ساڵێ بۆ 3 ساڵە بێ لەگەڵ یا بڕۆین ئەگەر سەرمایه‌گوزاری ئەکەن کڕینی زێڕەکەن ئەم ناوچانەتان لە خەیاڵا بێت ئیسفادی لەکەن ناوچەی یەکەممان بینیوە نازانین خواترە بینێت ئێرە ئەو جێگەیەیە کە ئەڕوات ئەیتیەچێکی تازە لێیات یان کۆڕەکشنێکی ترمان هەیە بۆ خوارەوە چەند ناوچی ترێ ئەویش هەڵەگرێت جاڕوایەتی ئەج لێیات یەکەم ناوچەمان تێست کراوە کە 4000 دلار بووە لەگەڵ 4000 دلار بۆ 3980 دلار ناوچەی دووەممان 3000 ناوچەی دووەممان 3800 دلار بۆ 3780 دلار ئەو 20 دلارە ناوچەی سێممان 3700 دلار بۆ 3680 دلار کەواتە ئێمە ناوچەکەمان دابش کرد بە 3 بەش لە بەشی یەکەم ئەمەی کە ئێستا بینیوەتی تازە تێستی کردووە نەت کڕیۆنی گەران مەبە سایە 25 سەرمایەکەی با سەرمایه‌گوزاری بکات لە قۆناغی دووەمە کە باسم کرد 800 بۆ 780 با سایە 50 ئەو سەرمایە کە دایناو کە سەرمایه‌گوزاری بکات ناوچەی خواترەکەشی سایە 20 تێکرا ڕێژەی ناون ژمارەیەکی بۆ دەرەچێت بچووکترین ژوڵکە بۆ سەروانێ لە قازانجا بێت وە گرنگترین بابەت کاک پشتیوان بێگومان بن لەوەی کە ئۆنسەیەک زێڕی 6000 دلاری خەیاڵ نییە لەبەرێکە زێڕ ڕاهاتووە تۆزێک خاوەن زێڕەکانت ترسان کەواتە 3700 چاوەڕێ بکەین ئەکرێت ئێمە کاک پشتیوان مانگێک 2-3 مانگی خەریکە زێر بەرز دەبێتەوەێ بە 2 ڕۆژ نیوەڕێکەکە گەڕایەوە بە 2 ڕۆژ بۆیە هەمیشە ئەڵێن دابەزینەکانی زێر زۆر جیاوازە لە بەرزبوونەوەکانی چەندین بازرگان هەبووە کاک پشتیوان
بێگومانم لەوەی کە دۆستی خۆمە ئێستا سێری کورسان نیوزەکات و منە بینێکە لێرەن هاوارم لێ کرد لە 4320 دلارە تقریبی نزیکەی 15 بۆ 16,000 دلار لە قازانجا بوو وتم ئەو معاملەیەت داخە کۆتایی پێبێنە ڕستقێکە هاتووە بە قسەی نەکردم بە چاوی برایەتیمان کاک پشتیوان ئەو معاملەی داخسۆتەوانێ 25 وەرەقە زەرەر بۆیە با قەناعەتمان بەو شتە هەبێت کە مەوجودە پێشمان باسی زیو بکەین زیومان بینی 54 دلاری بینی بەڵام ێستاشە بینین 48 دلار هەر خوێندنەوەکانت بەو جۆرەیە داهاتووی ڕوونە هاوشێوەی زێر من زیاتر کاکشیوە من بەڕاستی زیاتر حەزم لە زیوە زێر بۆیە زۆر باسی لێواکەین وەک بەڕێزیش ئاگاداری بەعام خەڵک هەر باسی زێڕەکەات تۆش مەجبوری زیاتر قسەی لەسەر بکەی بۆ ئەم دقەی ئێستا لە 44 دلارە کڕین گونجاوە ئەم ئەوسەی زیو لە 44 دلارە وەتاگەری دابەزین تا 44 دلار پێم وایە ئەتوانێت تا چی بکات بۆ زۆر جاوترێ زیو وەک زێر نییە زیو ئەگەری داڕمانی نرخی زۆر گەورەترە نمونەی هەندێک لە داڕمانەکانی پێشووی دێننەوە ئایا زیو جارێکی تر ئەتوانین بڵێن 17 دلار و 16 دلارە بینێتەوە ئەم داڕمانە بینێ لە کاتێکا ئێستا زانین پیشە سازی هەمووی خواستی لەسەر زیو نقطەیەکی زۆر جوانە باسیەکە پشتیوە بەدڵنیایی و پیشە سازی خواستی لەسەر زیوە وەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە ناتوانین پێچەوانی بڵین 48 دلار زۆر بۆ ئێمە گرنگ بوو کاک پشتیوان چونکە لە ماوەکانی ڕابردووە لە مێژوودا 3 جار لە یا بوو هەر 3 جارەکە بەلانی کەمەوانی 25 بۆ 30 دلار بۆ هەر ئۆنسەیەکی زیو هێنابوویە خوارە وەڵام ئەم جارش کاندی وەتوانی 54 دلاریش ببینێت بەڕاستی 16 دلار و 15 دلار من بە زەحمەت یەبینم مارکێتی شەموشتێکی لێ تەوەقع ئەکرێت بەڵام بەڕاستی بە زەحمەت یەبینم لە 44 دلارە بکڕن لە 39 دلارە بکڕن بۆ ئۆنسەیەک نیهائیەن لە 34 دلارە بکڕن بەڵام درێژمەودا ساڵی 2026 بە پێی قسەی من نییە قسەی JP Morgan Chase قسەی سیتی بانکە قسەی بانک ئۆف ئەمریکایە گۆڵدمان ساکسە ئەم گەورە زلهێزانە ئاڵێن 2026 ساڵی زی و زێڕە باش ئەگەر گۆڕانکاریەک نەبوو بێ سبەینێ لای بەیانیەکەی کە 30 ئۆکتۆبرە بڕیارە ترامپ و سەرۆکی چین یەک ببینێت ئەگەر ڕێککەوتن بێتە ئاراوە دۆخەکە ئارام بێت بە کورتی پێم بڵێ زێردا ئابەزێ چکە وەختە پەناگە ئارامەکە دەستبەرداریە بن 100% خەڵک حەزی لە بازاری ریسکێ بێت بێگومانە گەرە ڕێککەوتن ئەنجام بدرێت لە بەرژەوەندی بازاری کریپتۆکارنسیە لە بەرژەوەندی پشکی کۆمپانیای ئەمریکیەکانە چونکە قازانجی زیاتری تایە و خەڵک وەکو بەرزت باسەکە دوورەکەوێتەوە لە زێر دیدگامان با بەمە بێت بەم جۆرە بێت نەبا بڕیار بین بە سوی بانکی نەبا بڕیار بین بەو دانیشتەی کە ترامپ بڕیار وایە بەیانی بیکات با دیدگاکەمان وا بێت ئەو پێشتر ماوەی چەند مانگێک لەمەوبەر کە یەکەم جار ترامپ هاتووتی چین وا لە یەکەم و فڵان گەماڕۆیە خەمە سەر و ئەوروپا وا لە یەکەم بەرزبوونەوەیەکی کرد زێر لە بیرتان بمێنێت باوەڕ بکەن ئەگەر ڕێکەوتنەکە جدی بێت سەرزارەکی نەبێت بە فەرمی نووسرا و داتا هەبێت کە بڵێ ئێمە ئەمە ڕێکەوتن کەوتین لەسەر ئەساسەوەم خاڵانە نیوەی ئەوەی کە سەرکەوت دەتوانێت دایبەزێنێتەوە بەڵام کۆمەڵێ فاکتی تر لە پشتەوەن کە هاوکاری زێرن نێڵن زۆر بێتە خوارەوانێ مانگی دیسەمبەریش مانگی 12 مانگی زێڕینی زێڕە قسەی من نییە فاکت و مێژوو پێمان دەڵێت کە بە بەردەوامی ئێمە تا مانگی 11 دابەزینمان لە زێڕابینی وە لە 12 سپرینەکەیە کاک پشتیوان باوەڕت هەبێ دانیشینەوە قسەی لەسەرەکەین مانگی 12 سپرینەکە ئاوای لێ دێت بۆ 2026 تەقێنێ بۆ سەرەوە با بزانشین چی لێ دەیتە دوجار گرنگەوەیە بەهاری نرخی زێڕە ئارەوەڵڵە بێگومان سپاس بۆ محەممەد سەلامی شارەزای بازاڕەدارایەکان ئەوەندە کاتمانە بوو کە گفتوگۆ بکەین